سەرەتا منیش وەکو هاوڕێیانم سوپاس بۆ زانکۆی سلێمانی و کۆلێژی زانستە مرۆڤایەتەکانی و بەشی ڕاگەیاندن کە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی کوردستان دیالۆگەم چالاکییان ڕێخستووە. دەمەوێت لە دەستپێکە بەوە بابەتەکە بکەمەوە یا قسە لەسەر ئەم کتێبە تازەیە بکەم. سوپاسی ڕێکخراوی کوردستان دیالۆگ و سەرجەمە و ڕێکخراو و کەسایەتیانە ئەکەین کە ئەو بیانوە حازر بەدەستیان نێش بۆ توێژەرانی قۆناغەکانی دیبلۆم، بەکالۆرۆس، ماستەر، دکتۆرا کە زۆر جار لە پێشەکی توێژنەوەکانیانە یەکسەر بەوە دەستیان پێکرد لەبەر کەمی سەرچاوە ئەم بابەتە هەڵبژێردراوە. ئێستا خۆشبەختانە سەرچاوی میدیایی تا ڕادەیەکی باش زۆر و بەربڵاوە. هەڵبەت ئەم چالاکی کە ڕێکخراوە بۆ خوێندنەوەی کتێبەکان نییە، هێندەی ئەوەی بۆ ڕێکلامکردنە بۆ کتێبەکان، بۆیە منیش بە ڕێکلامێک دەست پێ یەکەم کە ئەم کتێبەی ئێمە بە ناونیشانی لە پاسەوانیەوە بۆ پارتیزانی ئاماژەکانی گەشەپێدانی میدیایی لە هەرێمی کوردستانی عێراق لە ماوەی نێوان 1991 بۆ 2001دا کە توێژنەوەیەکی زانستیە و پشتی بە ڕێبازی چۆنایەتی یا کوالیتیتیڤ بەستووە و هەردوو ڕێکاری تێبینیکردن و فۆکس گروپی بەکارهێناوە. لەم توێژنەوەیەدا ئێمە 7 فۆکس گروپ لەگەڵ 45 کەسایەتی جیاوازە کراوە و لەژێر ئەم ناونیشانەدا جێگەی کراوەتەوە. توێژنەوەکەمان لە 4 بەشی سەرەکی پێکدێ کە بەشی یەکەمی بۆ چوارچێوەی میتۆدیە و لە بەشی دووەم بۆ چوارچێوەی تیۆری چەمکی گەشەپێدانی میدیایی کەەوە ئازانم یەکەمین توێژنەوەی بێ لەو بوارەدا لە کوردستانە کرابێ بڵاو کراوەتەوە و بەشی سێمی بۆ کۆکردنەوە و شیکردنەوەی داتای توێژنەوەکە و بەشی چوارەمیش بۆ ئەنجامەکانی توێژنەوەکە خراوەتە ڕوو. هەڵبەت بۆی کاتان زۆر نەگرم، من 3 پەرەگراف کە هەڵمام ژاردووە لە سەربەرگی کتێبەکە ئەو 3 پەرەگرافە خوێنمەوە کە زۆرتر هەم ناونیشانەکە هەم ناوەڕۆکەی ڕوونەکاتەوە. ئەگەر تا دوێنێ پارتیزانی و چالاکیەکانی دژ بە دوژمنی نەتەوەی و ڕژێمی سەردەست و داگیرکار وەک جۆرێک لە خەباتی نهێنی و بەرخودانی نەتەوەی ئەنجام درابێت و ئەوەش جۆرە پاڵەوانێکی مەیدانی بەرهەمێنابێ، ئێستا پارتیزانەکانی ناو میدیای کوردی لە دنیای گریمانی ئینتەرنێتدا و بە شێوەیەکی وەهمی هاوزمانەکانی خۆیان دەکەنە ئامانج و لە ڕێگەی کۆلاژ و مۆنتاژی وێنە و دیمەنی ڤیدیۆیی و چیرۆکی خەیاڵیەوە درێژە بە جۆرێکی شەرمهێنەری نایاسایی لە چالاکی پارتیزانی دەدەن. پاشەکشەی ناوڕۆکی پەیامی میدیایی قۆناغێکە تەریب بە پێشڕەوی چەندێتی نێوەندە ئاکادمیەکانی میدیا لە هەرێمی کوردستانی عێراقدا دەڕوا بە جۆرێک لەگەڵ هەڵکشانی ژمارەی خاوەن بڕوانامە زانستیەکانی دیبلۆم و بەکالۆرۆس و ماستەر و دکتۆرا لە میدیادا ڕۆژ بە ڕۆژ میدیای ئازنزم و میدیاوانی ناپیشەیی بێ ئامانج دەکرێنە ئەستێرە و مارکەی بازاڕی شێواوی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری کوردی. هەڵبەتە پەیوەندی پێچەوانی نێوەندە ئەکادمیەکان لەگەڵ نێوەندە پیشەیەکانی میدیادا وردبوونەوە و هەڵوێستەکردنی بە بەرنامەی دەبێت. هەڵوێستەکردنێک کە لە دەستپێکدا وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی هەرێمی کوردستان گوڕ بداتەوە خۆی و هەڵمەتێکی چاکسازی لە زۆری بۆری ژمارەی زانکۆ و پەیمانگا و کۆلێژ و بەشەکانی دابکە، هەم کەمیان بکاتەوە و هەم ڕێکیان بکاتەوە و چۆنایەتی لەبەری چەندایەتی بکاتە ئامانجی سەرەکی ئەم قۆناغەی. زۆر سوپاس.